إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی خۆشەویستم، خوشکانی بەڕێز، یەکێکی تر لەو نیشانانەی کە بەڵگەن لەسەر دڵی ساغ ئەوەیە کە ئەو کەسەی کە دڵی سەلیمە، دڵی ساغە، زۆر بەسراوە بە نوێژەوە. نوێژکردن لە لای شتێکی زۆر زۆر گەورەیە کە ئەڕواتە ناو نوێژەوە هەستەکەی گۆڕانکاری بەسەرادێ، بە نوێژ دڵخۆشە بێ، ئیسراحەت ئەکا، زۆر غەمی نوێژێتی. ئەو کەسە کە ئاوا بێ بەڕاستی بەڵگەیە کە کەسێکی ئیمانداری ڕاستەقینێ و دڵیشی هێشتا سەلیمە و دوورە لە نەخۆشی. خۆشەویستەکانم، قەت ڕۆژێ لە ڕۆژان بیرت لەوە کردوتەوە ئایا ئەم ئاینی ئیسلامە بۆ ئەوە گرنگی بە نوێژ ئەدا؟ بۆ ئەوەندە نوێژی بە گەورە داناوە کە کردوێتە کۆڵەکە و عەمودی دینی ئیسلام؟ بۆ لە پاش شایەتمان هیچ ڕوکنێکی تر، هیچ پایەیەکی تر ئەوەنەی نوێژ گرنگ نییە؟ بۆ هەموو عیبادەتەکان و فەرزەکان بەڕێگای جبریل عەلەیهی السەلام گەیەنراوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. تەنها نوێژ نەبێ، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی بەرز کراوەتەوە، براوە بۆ حوزوری خوای پەروەردگار لە شوێنێکە فەرز کراوە لەسەری، هێشت یعنی لەو شوێنە جبریل بەو شوێنە نەگەیشتووە عەلەیهی السەلام، یعنی بەس بەینی خوا و پێغەمبەرەکەی بووە. بۆ لە سەرەتاوە بە 50 نوێژ فەرز کرا، پاشان بە داواکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ڕاستپاردەی پێغەمبەر موسا بەرەبەرە کەم کرایەوە تا گەیەنداوە 5 نوێژ لە شەو ڕۆژێکە، بەڵام ئەگەر هەر کەسێ جێبەجێ بکە بە 50 نوێژەکە بۆی حەسابە. نوێژ ئەوەندە گرنگە خۆشەویستەکانم، ئەگەر هەر کەسێک نوێژ بکە بە ئیمانداری ڕاستەقینە ئەژمێررێ، بەڵام هەر کەسێک نوێژ نەکا خوا پەنامان بدا زۆر نزیکە لە کوفر و بێباوەڕیەوە. وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەحد و پەیمان لە نێوانی ئێمە و ئەوانە نوێژە، هەر کەسێک نەیکا ئیتر خەتەرە، هەتا هەندێ لە عولەما ئەڵێن کافرە و لە ئیسلام دەرەچێ، بەپێی ئەو ئەحادیثانەی کە لەو بارەیەوە هاتووە. نوێژ ئەوەندە ئیسلام گرنگی پێداوە بەکردنی نوێژ گوناحەکانت هەمووی پاکە بێتەوە. ئاخر شت کە لە دینە کۆتایی پێدێ لە ئاخر زەمانە پێش ئەوەی قیامەت هەڵسێ، ئاخر شتێک کە لە ناو خەڵکا نامێنێ نوێژە، کە نەما یعنی دین نامێنێ تەواوی تر، ئەوە تر قیامەت هەڵەسێ. و یەکەم شتێکیش کە لە ڕۆژی قیامەتە محاسبە و لێپرسینەوەی لەسەر ئەکرێن نوێژە. و دەیەها فەزڵ و گەورەی کە لە قورئان و سنەتە ئاماژەی پێکراوە. پرسیارمان لە خۆمان کردووە بۆ ئەوەنە گەورەیە، یعنی بۆ ئەوەنە بە عەزیمی باسی نوێژ کراوە؟
خۆشەویستەکانم ئەو ئامێرانەی کە ها بەدەستمانەوە هەر لە مۆبایلەوە حتا هەموو ئامێرە کارەبایەکانی تر کە ئێمە بەکاریان ئەهێنین شەو و ڕۆژ کە پارەیەکی زۆر جاری وا هەیە ئەدەی بە حەقیە کە هەنیەک ئامێر هەیە ئەسڵەن لە توانای ئێمەیە لە هەنیە بیکڕین ئەو ئامێرانە هەر هەمووی خۆشەویستەکانم بایی فلسێکە و قیمەتی یەک فلسی نییە ئەگەر بێت و کارەبا نەمێنێ ئەگەر کارەبا نەما وزەی کارەبا نەمێنێ هیچ سوودێکی نییە مۆبایلەکەت هیچ قیمەتی نییە بەچی شەحنەکەی و ئامێرە کارەبایەکان هەر هەمووی قیمەتی نامێنێ چەندە کارەبا گرنگە بۆ ئەو ئامێرانە و بەبێ کارەبا ئەو ئامێرانە هیچ سوودێکی نامێنێ ئەوەندە پەیوەندی تۆ لەگەڵ خوای پەروەردگارە گرنگە لە ڕێگای نوێژەوە ئەگەر بێت و ئەو نوێژە ببچڕێ ئەو پەیوەندیە ئەبچڕێ ئەو کاتت ئیمانەکەی تۆ هیچ سوودێکی نییە بەڵام ئەو نوێژەی کە ئیسلام داوای ئەکات کەم نوێژە ئەو نوێژەی کە ئاینی پیرۆزی ئیسلام داوای ئەکا چی نوێژێکە ڕۆژێکیان کابرایە کاتە ژوورەوە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەدیثەکە لە بوخاری و لە موسلیم و لە سونەنەکانی شەهاتووە بە ڕیوایەتی جیاواز کابرا کە هاتە ناو مزگەوتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشت بوو دیارە هەندێک لە ئەصحابەکانیش لە دەوری بوون کابرا دوو ڕکات نوێژی کرد وەکو تەحیەی مزگەوت دوو ڕکات نوێژی کرد و پاشان هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەلامی لە حازری دا و هات دانشێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆرەوە نوێژەکەت بکە تۆ نوێژت نەکرد کابرا یەک و دووی نەکرد یەکسەر ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ کرد دەستی کردەوە بە نوێژ دوو ڕکات تر نوێژی کرد ئەوەی کە خۆی ناوی نابوو نوێژ پاشان هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانشت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی تۆ نوێژت نەکرد بڕۆرەوە دوو ڕکات نوێژ بکە کابرا چووەوە دوو ڕکات نوێژی کرد و گەڕایەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی تۆ نوێژت نەکرد وتی ئەی پێغەمبەری خوا فێرم کە والله من هەر ئەوەنەی لێ ئەزانم جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری کرد کە نوێژ چۆن ئەکرێ نوێژ ئەبێ زۆر بە هێمنی و بە لەسەرخۆیی ئەنجام بدرێ دەست نوێژێکی پوخت و جوانی بۆ ئەگری پاشان ئەچیتە سەر بەرماڵی یان ڕوو لە قیبلە ئەکەی لە هەر شوێنێکا بیت و دڵت لە لای نوێژەکە ئەبێ بە ئەو پەڕی خوشوعەوە تۆ ڕوو ئەکەیتە قیبلە و کەئەنەه لەگەڵ خوایە قسە ئەکەی و ئەڵڵاهو ئەکبەر ئەکەی پاشان فاتحە ئەخوێنی یان هەر چەندێک لە قورئانت لەبەر بێ لە حەدیثەکانە ئاواتانە بەو شێوە هاتووە پاشان ڕکوعێکی زۆر ڕێک و پێک کە گیانت لە جوولە ببڕێ و معنای ڕکوعی پێوە دیار بێ پاشان هەڵ ئەسیتەوە سەمیع الله لمن حەمیدە ئەکەی ئەوەندە ئەوەستی لە جوولە ئەبڕێ پاشان هەروەها سوجود هەروەها هەڵسانەوە لە بین هەردوو سوجدەکە کە ئەچیتە سوجدە دووبارە یعنی بە کوردی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی وت ئەو پەلەپەلەکردنە ئەوە پێی ناوترێ نوێژ تۆ پەلەپەل چیتە دەی بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی خۆ نوێژ توای لە خزمەتی خوای پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەی پەلەپەل چیتە وەکو چۆن بڵێ تۆ دەی بۆ لای من پەلە ئەکەی بۆی بیتە لای من دانشی و من قسەت بۆ بکەم یا قسەم لەگەڵا بکەی ئەی خۆ تۆ لەگەڵ خوایە قسە ئەکەی وەخوا گوێ لە قسەکانتە گرێ و توێژی خۆت لەگەڵ خوایە ئەکەی پەلەپەل چیتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرگیز پەلەپەلی پێ خۆش نەبووە و ئەو کەسانەی خۆشویستووە کە حتا لە شتەکانی تریشە لەسەر خۆن بە جوانی ئەنجامێدەن نەتان بیستووە کە ئەشەجی عەبدولقەیس
هاتن خزمتي پیغمبری خوا صلی الله علیه وسلم خوی و عشرتکی هاتن بو خزمتي پیغمبری خوا صلی الله علیه وسلم کە گەشتنە مزگەوت هەموویان بە پەلە هاتنە ناوە بە ناو مزگەوتەکە تەوقەیان لەگەڵ پێغەمبەرا کرد صلی الله علیه وسلم تەنها زەلامێکیان ما کە ڕئیس عەشرەتەکەیان بوو یەکە وڵاقەکانیانی بەستەوە پاشان سەیری کرد کە ئیتر وەزعەکە گونجاوە خۆشی گۆڕی لە هەندێک ڕواياتە ئەڵێن خۆشی گۆڕی کەلپەلەکەشی گۆڕی خۆی بۆن خۆش کرد جوان ئەمجا هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فرمووی ئەشەج تۆ دوو سیفەتت تایە خوا و پێغەمبەرەکەی خۆشیان ئەوێ ئەویش لە سەرخۆیی و نەرمونیانی خەڵک هەیە زۆر نەرمونیانە لە هەموو کاروبارەکانیە لە ئیش و کاریە لە قسەکردنیە لە دانیشتنی لەگەڵ میوان و لەگەڵ خەڵکە زۆر کەسێکی نەرمونیانە بەس هەر ئەو کەسە کە ئەچێتە سەر بەرماڵ یا ڕوو لە قیبلە ئەکا خۆی بە تەنیا نەک لە نوێژی جەماعەتە ئیتر دەست ئەکاتە پەلەپەلکردنی ئاگای لە خۆی نییە کە چیەکات دوایی ئەگەر ڕسمێکی بگری و پیشانی خۆی بدەیتەوە بە کامیرەیەک ڤیدۆ ڕسمی بگریتەوە و پیشانی خۆی بدەیتەوە خۆی ئەو نوێژەی پێ قبوڵ نییە خۆی ئەو نوێژەی پێ قبوڵ نییە چونکە ئەو نوێژە نییە کە ئیسلام داوایەکە ئەو نوێژەی کە ئیسلام داوایەکە نوێژێکە پڕ لە ڕوحیەت پڕ لە خشوع براینە خشوع لە نوێژە ئەساسی نوێژە بنچینەی نوێژە دڵت لە لای نوێژەکەت بێ بنچینەی نوێژە هەر کەسێ دڵی لە لای نوێژەکەی نەبێ ئەو نوێژەی هەروا ئەچێ ئەو نوێژە نییە کە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوایان کردووە ئەو کەسانەی نوێژ بە خشوع ئەکەن لەزەتی لێ ئەبینن چێژی لێ ئەبینن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە بیلال ئەی فەرموو هەر کاتێک کاتی نوێژ باتە ئەی فەرموو بانگێ بدە بیلال با ئیسراحەتێ بکەین ئەریحنا بها یا بیلال يعني بەو نوێژە ئیسراحەتمان پێ بدە بەڵام ئەو کەسانەی کە وەکو پێغەمبەر نین صلی الله عليه وسلم کات نوێژەکان دێتە پێشەوە ئەڵێن ئەریحنا منها ئەڵێ زوو بانگ دەبا لە کۆڵمان بێتەوە كأنه بارێکی قورس ها بەسەر شانیەوە ئەوێ ئەو بارە لەسەر خۆی لادا زوو فڕیدا كأنه كاتي دانشتووە لە کاتی نوێژە یا وەستاوە كأنه لەسەر ئەسکڵێکی ئاگرین وەستاوە بۆیە ئەو نوێژە ئەو مەبەستە ناداتە دەستەوە کە ئیسلام گەرەکێتی کە ئیسلام ئەیەوێ ئەو مەبەستە ناگەیەنێ ئەو نوێژەی کە ئینسان لە خراپە و خراپەکاری دوورە خاتەوە ئین الصلاة خوای گەورە لە قورئانە فەرمێ تەنها عن الفحشاء والمنکر بەس پێم بڵێن ئەیا ئەوانەی وا ئەهلی نوێژن خەریکی فەحشا و منکەرن ئەو نوێژە چی گۆڕانکارێکی لە ژیانیان نەکردووە کە زۆربەی مسلمانان ئەمڕۆ خەریکی فەحشا و منکەرن منکر لە ماڵەکانیان هەیە لە تەلەڤیزۆنەکانی ماڵانەوە لە دائیرەکەیە لە دوکانەکەیە منکر لە هەموو شوێنێکە هەیە ئەیشیکات و ڕازیشە پێی و قبوڵیشێتی و ئەهلی نوێژیشە و ئەهلی تاعەتیشە هیچ گۆڕانکاری لە ئینسانە دروست ناکات ئەو نوێژانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبارەی نوێژەوە ئەفەرمێ حبب إليكم من دنياكم الطيب والنساء وجعلت قرة عيني في الصلاة پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانە لە دنیاە خوای گەورە لە دڵی پێغەمبەرا صلی الله عليه وسلم بۆنی خۆش و ئافرەتانی خۆشەویست کردووە و ئەفەرمێ بیلبیلەی چاوەکانم نوێژە بیلبیلەی چاوەکانم نوێژە وجعلت قرة عيني في الصلاة وأما طبعا لجياني بيغمرا صلى الله عليه وسلم ڕەنگی دابوت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ نوێژی بکردایە ئیتر هەموو شتەکانی خستەلا کامل بۆ نوێژەکەیەک لا ئەبوویەوە
وەکو چەندین سەحابە ئەیگەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی نوێژە ئەمەندە ئەچووە ناو نوێژەکەەوە جاری وا هەبوو وەکو چۆن بڵێ ئاگای لە خۆی نەئەمە بە تایبەت لەو نوێژانەی کە بە تەنیا ئەیکرد یان شەو نوێژی ئەو سەحابەیە ئەیگەڕێتەوە ئەفەرمێت چوومە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەو نوێژی ئەکرد منیش لە پاڵی ئەوەستام دەستم کرد بە نوێژ لەگەڵیا ڕەکاتی یەکەم ئەفەرمێ سوورەتی فاتحای خوێن پاشان دەستی کرد بە سوورەتی بەقەرە ئەڵێ لە دڵی خۆمەوتم ئەگاتە 100 ئاەت و ئەوەستێ 100 ئاەتی سوورەتی بەقەرە نیم سەعاتە با خوێندنی ئەڵێ هەر بەردەوام بوو وتم دەی ئەمە لە ڕکات یەکەما سوورەت بەقەرە تەواو ئەکا سوورەت بەقەرە 2 جوز و نیوە تقریبا نزیکەی سەعات و سەعات و شتێک ئەبا لای کەمەکەی سەعات و چارەکێک ئەبا خوێندنی لە ڕکاتی یەکەمە ئەفەرمێ تەواوی کرد و چووە ناو سوورەتی نیسا ئالی عیمرانەوە ڕیوایەتەکان هەندێک نیسا پێشەخاندی ئالی عیمران پێشەخە سوورەتی ئالی عیمرانیش 200 ئاەتە خوێندنی ئەویش سەعاتێکە بە ئەویشی خوێند لە ڕکات یەکەمە و پاشان چووە ناو سوورەتی نیساەوە ئەویشی خوێند ئەو جا چووە ڕکوعە يعني تقريبا 3 ساعات پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەک ڕکاتە ئەمە ڕکات ئەمە بەستی شەو نوێژیە يعني وأفرمي طبعا ركوعكي هروا سجودكي هروا وستاني لا كهل أصايا وهر بهمان شيوا وأجيش هر آياتك أجر دعايتي أبويا دعاء أخونا هر آياتك أجر بناقرتني تي أبويا الأخوة دعواي الأخوة أكرت يعني بأو بري لسر خويه ونيوجا كاني أنجام ده يعني أتشونا ونيوجو أجاي لأخوينا أما حتى عائشة أفرمي شوي كان هالصام حر لإيوارو إجازي لي خواستم في غمر صلى الله عليه وسلم فرمي عائشة سريتو يا أمشو بس إجازم أدي من أمشو عبادتي خوام بكم يعني بتشم حضوري پروردگارم أتعبد لربي عليوتم قيتشك أي بيغمر إخوة أفرمي إتر من خوم بياك وداقام لي نبو كاتيك هالصام نزيكي بيانية بلال دالة درقة سيد كرت بيغمر صلى الله عليه وسلم سري هلا على السجدية هێشتا سەری هەرا لە سوجدەیە ئەفەرمێ پێی ئاوا ئاوسابوو وتم ئەی پێغەمبەری خوا بۆ ڕەحم بە خۆت ناکەی تۆ خوا لە گوناحی پاش و پێشت خۆش بووە بۆ ڕەحم بە خۆت ناکەی فەرمووی ئەی عایشە خوا لە گوناحی پاش و پێشم خۆش بووە ئەی نابێ من سوپاسی بکەم ئێمە کاتێ نوێژەکەین زۆر نوێژەکانمان جیاوازە من ناڵێم وەک ئەو چونکە زۆر زەحمەتە ئێمە بگەینە پلەی ئەو نەک لەبەر ئەوەی مستحیل نییە هەر کەسی هەوڵدا ئەتوانی ئەوە بکا کە پێغەمبەر کردوێتی صلی الله عليه وسلم و هەندێک لە پیاوچاکان و لە ئەولیاکان کردویانە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی نەکردووە لە قودرەتی بەشەر بەدەربێ بە تایبەتی لە نوێژەکانیە بەڵام زۆر بەمان هەر بە نوێژە فەرزەکانیش ئەوەی کە ئەیکەین ئەوەندە بە پەلایکەین دەقەی بۆ ئەگرینەوە تەسەورەکەن من گوێم لێ بووە هەندێک کەس وتێتی مسابقەیان کردووە ئەم وتێتی من گوێم لێیان بووە وتێتی دوو ڕکاتەکە لە چەندێکا کردەوە وتێتی منەوە 2 دقایکەم وتێ وەڵام منەوە دەقە و نیمێ تەواوێکم بەڵام حەزەکات تۆپان لە دوای تۆپان یاری لە دوای یاری درێژە بکێشێ کاتێک ئەچێتە مەجلیسێکی سەمەرەوە نەرگیلە کێشانە کنجی خورمایە هەر ئەو مەجلیسانەی کە هەیە حتا بێ درێژەی پێدا و حەزشەکە هەر تەواو نەبێ کاتی ئەچێتە مەجلیسێکی کڵاوێنەوە حەزەکە حتا بەیانیە تەواو نەبێ کاتێ خێزانەکەی تەلەفۆنی بۆ ئەکات دای ئەخاو ئەڵێ کاکە بۆ پەلەم لێەکەی بەڵام کاتێک ئەڕواتە بەرامبەری خوای پەروەردگار ئیتر ئەبێتە ئینسانێکی تر پەلەیەتی عەجەلەیەتی حەزەکە زوو لە کۆڕی بێتەوە بۆیە ئەو نوێژە نییە کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوایەکەن یا ربی خوای بخاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ایمان بخێتە دڵمانەوە یا ربی خوای ئیسلاحی حاڵمان بکەی یا ربی لە خراپە بە دوورمان بگری یا ربی دڵمان ساغ و سەلیم بکەی یا ربی لەزەت و چێژمان پێ بدەی لە نوێژەکانمانە یا ربی خوای لەوانە بین ئیسراحەت بە نوێژ بکەین یا ربی لەوانە نەبین کە نوێژ لە کۆڵ خۆمانەکەینەوە یا ربی خوایە بخاتر ناوجوانەکانی خۆت بخاتر ئیسم عەظەمی خۆت ئەوەی دوعایەکی هەیە و حەزەکە من بۆی بکەم لەم شوێنەوە بۆ یەکەم یا ربی خوایە کاری هەموو لایەکمان جێبەجێ بکەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی ڕەحم بە دایک و باوکانمان بکەی قەرزارەکانمان بدەیتەوە یا ربی خوایە خێر و خۆشی بخەیتە کوردستانەوە یا ربی خوایە بەرەکەت بخەیتە ئەم وڵاتەمانەوە یا ربی لە قات و قوڕی و گرانی بە دوورمان بگری ئامین ئامین لە تقريرك خوێندمەوە کە
دکتۆرێک لە زانکۆیەک لە زانکۆکانی ئەمریکا محاضرەیەکی پێشکەش ئەکرد. محاضرەکە هەندێک لە مسلمانانیش تایە بەشدار بوون. محاضرەکە بەناونیشانی كيف تتغلب على القلق، چۆن زاڵ ئەبی بەسەر دڵەڕاوکێ، بەسەر قەلق و ئەوەی کە ها دڵمان هەمومان دڵمان نامرتاحە، ئەوەی کە ئێستا زۆرێک لە خۆمان یا ماڵ و مناڵمان، خێزانمان، کچمان، کوڕمان، باوکمان، حتا تەنانەت پیاوە پیرەکانیشمان هەندێکی گشتی تووشی دڵەڕاوکێ هاتووە. چۆن زاڵ ئەبی بەسەر دڵەڕاوکێ. جا ئەم مامۆسایە لەناو باسەکانیە باسی ئەوەی کرد کەوا ئینسان نەجاتێ بێ لە دڵەڕاوکێ، نەجاتێ بێ لە زەختی دەوروبەر و ئەوەی کە هەیە لە دەوروبەری ئینسان لە ئیش و کار، لە هەموو ئەو شتانەی کە بە دەوروبەرتە نەجات تەبێ لەوانە هەر هەمووی ئەگەر جسمت، ئەگەر لاشت مادەی ئەندرۆفین ئیفراز بکە، مادەیەکە لە لاشەی ئینسانە ئیفراز ئەبێ وەکو هۆرمۆنێکە و لە هۆرمۆنەکان ئەندرۆفینی پێ ئەوترێ. جا ئەم جەما مۆساکە دەستی کردە باسکردنی ئەوەی کەوە ئەم مادەیە چۆن ئیفرازە بێ لە ناو لاشەی ئینسانە. باسی ئەوەی کرد کەوا ئەم مادەیە لە کاتێکە ئیفراز ئەبێ ئەگەر ئینسان لە حاڵەتێکی وەکو بڵێ بەنجبوونە، لە حاڵەتێکە کە دوور بێ لە هەموو شتێکی دەوروبەر کە ئیزعاجی بکە. جا ئەم جا باسی ئەوەی کرد چی کاتێ، چی حاڵەتێ ئینسان وای پێدێ. باسی ئەوەی کرد کەوا خەوتنێکی قوول، ئەگەر ئینسان بخەوێ خەوتنێکی قوول، پاشان ڕۆژانە لای کەمەکەی 10 دقە دەسی پای درێژ بکە و چاو بن و خێنێ و ئیسترخائێک بدا بە لاشەی، و هەروەها وەرزشکردن لای کەمەکەی لە هەفتەیەکە 6 سەعات وەرزشکردن واکە ئینسان ڕێکردن یا ڕاکردن یا هەندێ وەرزش واکە ئەو ئینسان ئەو مادەیە ئیفراز بکە. و چوارەم خاڵ کە وتی سەرنجی هەر هەمومانی ڕاکێشە، وتی خوشوع لە نوێژە، بە تایبەت سوجدە. وتی سەیرمانات کابرایەک مەسیحی و لەوانەیە هەر باوەڕێشی قایم نەبێ ئەم قسەیە بکە. وتی بە تایبەت ئەمە ئەبینی لە موسڵمانانە کە نوێژیان هەیە لە هەفتەیەکە لای کەمەکەی ئەوان 35 نوێژ ئەنجام ئەدەن، 35 فەرز ئەنجام ئەدەن ئەگەر سونەتەکانیش نەکەن. زۆرێک لەوان نوێژەکانیان بە خوشوعەوە ئەنجام ئەدەن، بۆیە ئەو مادەیە ئیفراز ئەکا و ئەبینی قەلق و دڵەڕاوکێ لە وڵاتە ئیسلامەکانە لە هەموو شوێنێک کەمترە. و ئەو نوێژەی ئەوان کە لە هەفتەیەکە 35 جارە زۆر لەوە مهمترە کە لای ئێمەی مەسیحی لە هەفتەیەکە 1 جار ئێمە نوێژەکە ئەنجام دەدەن، ئەویش لە 100% خەڵکەکەش ئەنجامی نادە. و بە تایبەت جەختی لەسەر ئەوە کرد لە سوجدەیە. ئینسان لە سوجدەیە ئەگەر درێژی بە سوجدە بدا و بە کوڕنوش بدا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثا فەرموویەتی نزیکترین حاڵەت ئینسان لە خوای پەروەردگارەوە کاتی سوجدەیە. ئەلەو کاتە ئەو مادەیە زۆر بە زۆری ئیفراز ئەبێ و ئەکا ئینسان قەلق نابێ، دڵەڕاوکێ نابێ. بەڵام دیارە ئەوانەمان کە دڵەڕاوکێمان هەیە، ئەوانەمان کە تا ئێستا قەلقین، ئەوانەمان کە ئەوە لەزەت و چێژ زۆر لە نوێژ وەرناگرین. تۆ ئەو نوێژە بکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوای کردووە، بدوی نەبزان هەست بە چی ئیسراحەتێک ئەکەی.